الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. جوگرانو بینەرانی بەڕێزی خۆشەویست، سەلامی خوای گەورەتانە سەر بێت. خۆشحاڵین ئمڕۆژ لە ئەڵقەیەکی تری بەرنامەکەمان وشە قورئانیەکان و جیاوازیان لە جوانیاندا بێکتار شاد بووینەوە. ئەم جارە بەیەکەوە تاوتوی بابەتێکی هەستیار دوو وشەی قورئانی دەکەین، بابەتی زەوج و بەعل لەگەڵ زەوجە و ئیمرەئە، بۆی زیاتر و باشتر لەمانە جوانەکانی قورئان حاڵی ببین. بۆ تاوتوی ئەم بابەتە لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا محەممەد بە دیداری ئەم بابەتەمان دەگەین. مامۆستای بەڕێز بەخێر بێی. گەورە سەلامەتە. لە ڕوانگەی جەنابتەوە چۆن دەڕوانیتە جیاوازی نێوان زەوج و بەعل؟ خۆپا دەشداتەوە جەناب مۆسێ بێجازی جەنابەت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة ورحمة خوای گەورە لە هەمولاکتان بێ خوشکانی بەڕێز و برانی ئەزیز. لە جیاوازی زەوج و بەعل مامۆستای بەڕێز خوای تەبارەک و تەعالە کە ئەم دوو دەستەواژەی بۆ مێرد بەکارهێنەوە، واتە بۆ پیاوە کە خاوەنی ژنە، خاوەنی خێزانە. بەعل بە نێر دەگوترێت پیاوێک کە خاوەنی خێزانە، و وشەی بەعل بە معنای ئیستیعلاء دێ، واتە بەسەردازاڵ بوون یان لەسەر بوون یان بەدەسەڵات بوون. لەبەرەوەی پیاو خاوەن با بڵێن قسە بەدەست و بڕیار بەدەستی ماڵەیە. الرجال قوامون على النساء وللرجال عليهن درجة. وللرجال عليهن درجة يعني ئەم پلەیەکە پلەی قیوامە و دەسەڵات و ئیدارە و ئەمانەیە. بەڵێ کەواتە وشەی بەعل تەقریبەن بەرفراوانترە لە وشەی زەوج. و وشەی بەعل خوای گەورە لە قورئاندا تەنها بۆ پیاوی بەکار نەهێنەوە، بەڵکو بۆ هەر شتێکە خەڵک بە گەورەیان زانی بێ و بە سەید و سەرداریان زانی بێ خوای گەورە وشەی بەکارهێنا. بۆ نمونە دەفەرمێ ئەتەدعون بەعلا وتەذەرون ئەحسن الخالقین. باس لە بتەکانە، ناوی لە ناوە بەعل، یاخود بتەکە ناوی بەعل بووە، یاخود هەرمە بەس سیفەتە بۆی بەکارهێناوە. گەورە یعنی کە تۆ بە گەورەی دەزانی. بەڵێ بە گەورەیان زانی و بە سەیدی خۆیان زانیوە، بۆیە وشەی بەعلی بۆ بەکارهێناوە. لە قورئاندا ئەگەر وشەی بەعل هات بێت جیاوازە لە وشەی زەوج. بۆ نمونە ئەگەر زەوج هات بێت ئیلا ئەم شتە دوانەیە، واتە دوانەیەکی لێ زەوجیە، دوودانەیە، یاخود دوو هاوسەر بێکەوە سەرجەیی لە نێوانیاندا ڕوویداوە بەپێی دەستەواژە قورئانیەکان، یا منداڵیان پەیدا بووە کە ئەمە شەر دەرەنجامی لە نزیکبوونی ئەم دوو زەوجەیە، زەوج و زەوجەت، یاخود ژن و مێردێکن کە بیر و باوەڕن وەکو یەکە، ژن و مێردن بیر و باوەڕن وەکو یەکە. بۆ نمونە خوای گەورە لە باسی مثلا ئەوانەی کە منداڵ لە نێوانیاندا ڕوویدا بە ئادەم دەفەرمێ وەقولنا یا ئادەم اسكن أنت وزوجك، چونکە ژن و مێردی یەکتر بوون، ژن و مێرد بوونە و هاوسەری یەکتر بوونە. یاخود ئەو شتانێک کە با بڵێن جووتی لە نێوانیاندا هەبوو دەفەرمێ احشروا الذين ظلموا أزواجهم، ياخذ دفرمي وآخر من شكله أزواج. أو عذابي أهل جهنم دران بينيانا همان سزايتر لهاويني خويه، لهما زوجك خوي وينه هذا فرمي ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين. باسي زوج هاتو بوشكا نزیک بوونە و سەرجەی ژن و مێردایەتی و ڕوویدا و منداڵیش هاتۆتە دنیاوە. ئەوستا وشەی زەوج لە قورئاندا بە مشتەقاتەکانیەوە زیاتر لە 81 جار هاتووە. بەڵێ ئەزواج، ئەزواجهن، ئەزواجکن، یا زەوج یا ئەمانە. زەوج یعنی جووت، بەڵێ یعنی کە دوو جووتن هاوشێوەیەک لە بینیاندایە، المماثلة والاقتران، لێکەوە نزیکن هاوشێون. واتە مەرج نییە زەوج هەر پیاو بێ، بەڵێ مەرج نییە هەر ئافرەت بێ، بۆ هەردووشیان هاتووە. یعنی دوو هاوشێوە. ئێستا بخوەکو ئەو ئاەتە پیرۆزەی کە هێنات احشروا الذين ظلموا أزواجهم، ئەزواجهم لێرە ژن و مێرد نییە، زاڵمەکان و هاوشێوە، ئەی ئەمثالهم وأعوانهم، باشەوە ئەشباههم، ئەوانەی وەکووانن لە زوڵمە لە تاوانە بێنن کۆیان کەنەوە. ئەگەر ئێمە بڵین ئەزواجههم یعنی ژنەکانیان یا پیاوەکانیان، لێرە تێک دەگیرێ لەگەڵ ئاەتەکانی ترە، یعنی زاڵمەکان بێنە لەگەڵ ژنەکانیان، یعنی فیرعونی بێنە لەگەڵ ئاسیا، شتێکی معقول نییە. واتە ئەزواج لێرە هاوشێوەیە، هاوشێوەکی خوان، جا پیاوە یا ژنە. ئەو جار لە قورئانیشدا کە زۆر جار ئێمە
تووشی هەڵەیەک دەبین کە لە ناو بەهشتا دەفەرمێن فيها أزواج مطهرة یعنی زۆر جار دژمنانی دین دەڵێت چاول لێ قورئان لێرەشدانە بەهشت بەس بۆ پیاوانە نه لێرە ئەزواج ینی هەردووچیان بۆ یەکتر زەوجن ئەوجا زۆر جار ئەم زەوجەیان حۆر دێنن لە قورئاندا حۆر العین حۆر ینی دیسانەوە حۆری چاوگەشەکان ئەحکام حۆری حۆر ئەی يحير العين برؤيته شتێکی ئەوەندە جوانە جا پیاوەکان زەوجەکان بۆ ژنەکانیان دەبنە حۆر ژنەکانیش بۆ پیاوەکان دەبنە حۆر شتێکی ئەوەندە جوانە کە چاو بەبینی سەرسام دەبێت شتێکی هەندە جوانە بۆیە لێرە ئەزواج جیاوازیەکەی ئەوەیە لەگەڵ بەعل و جەنابەت فەرمووت بەعل یعنی تەنها پێوەستە بە پیاوەوە یان بە سەید القەوم سەرکردەیەکە شتێکی گەورەیە کە خەڵک لەلای طەبعێکی وەرگرتووە ئەتەذەڕونە بەعلەن وتذرون أحسن الخالقين تذرون أحسن الخالقين ليرة معناكي أوي ولا يبدين زينتهن إلا لبعولتهن يعني نابي جوانيان درخن ما قربو بيا وكان يخوان نبت تو شيء بعل زيادة بو بيا هاتو بلام زوج بو هردو شان هاتو جوانا وصار كاتيك لقرآن دا أجر بياوك بيكيك له كاراني كا وشي زوجيتك دروز دبيت نما قورآن دەستەواژەی بەعلی بۆ بەکارهێنا بۆ نمونە کاتێکە ژنومێردێک بە سەبەبی تێپەڕینی تەمەنێکی زۆریان ژنومێردایەتی لە نێوانیاندا نامێنێ وەکو خۆی گەورە لە باسی پێغەمبەر ئیبراهیمدا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خێزانەکی کە فریشتەکان بژدەی منداڵان پێدا گوتی قالت یا وەیلەتە ئەئەلید وەئەنا عەجووز وهذا بەعلی شەیخە بە پێغەمبەر ئیبراهیم دەفەرمێ عەلەیهی سەلام بۆ دەفەرمێ بەعل بۆ چونکە ژنومێردایەتی لە نێوانیاندا نەما وەکو کاری ژنومێردایەتی بە سەبەبی تێپەڕینی تەمەن بەهۆی پیربوونەوە یاخود کاتێک کە نوشوز ڕوودا پیاو وإن امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا کەواتە بۆ چونکە ئەسان پیاوە ئیشکالەتێکی پەیدا بووە لەگەڵ هاوسەری ئەو پەیوەندی سۆزدار و مەحەبەتە نەماوە قەتعێک دروست بووە عیلاقەکە قەتعێکی تێکەوتووە کەم و کورتێکی تێکەوتووە ئەو پەیوەندیە نەماوە بۆی دەفەرمێ بەعل یاخود ئەگەر ئافرەتێکە لە تەلاقی ڕجعیدا بێت هاوسەرەکەی بۆی هەبێ بیگێڕتەوە ژێر نیکاحی خۆی وشەی زەوجی بۆ بەکارنهێنا بۆ چونکە قەتعێکی لە عیلاقەکانە دەفەرمێ وەبوعولەتهن أحق بردهن في ذلك إن أرادوا إصلاحا هاوسەرەکانن لە پێشتر کە بیان گێڕن بۆ لای خۆیان مامۆستا پێم خۆشە بۆی کاتەکەمان بەش بکات باسی دوو شەیتر دەکەین کە هەر نزیکە لەم بابەتەوە ئەویش ئیمڕەئە و زەوجەیە یعنی لە ڕوانگەی جەنابتەوە جیاوازی چی دەبینی لە هەردووشیان باسی ئافرەتە باسی خێزانە جیاوازیەکانیان چییە؟ مامۆستا وەکو چۆن زەوج و بەعلەکە بابەتی ناوڕۆکی شتێکە عیلاقی ناو ژنومێردەکەیە ئەگەر هەبێت زەوج و ئەگەر نەبێت دەبێتە بەعل لە ئیمڕەئە و لە زەوجەش هەر هەماشتە ئەگەر ئەو پەیوەندی عیلاقە ژنومێردایەتیە مەحەبەت و خۆشەویستی هەبێ ئەوە وشەی زەوجەت بەکاردەهێنرێ بۆ نمونە خوای گەورە دەفەرمێ ومن آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة لە نیشاندی سەڵاتی خوا بۆ پیاوان ئێوە کە لە خۆتان هاوسەری بۆتان بڕیاردا بۆی لەلای خێزانەکانتان ئارام بگرن هە بابەتی سەکینەت و بابەتی لانە ڕوحی سۆزدارەکێتی بەزەی خۆشەویستیشتم خستۆتە نێوانتانەوە یاخود دەفەرمێ النەبی ئەولا بالمؤمنین من ئەنفسهم وأزواجهم أمهاتهم بۆ خێزانەکانی پێغەمبەر خوا پێیان دەفەرمێ ئەزواجه لەبەرەوەی لە پەیوەندی ژنومێردایەتیان هەبوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەزائیدەن پەیوەندی سۆزداری و پەیوەندی عەقیدەی و هاوبیر و باوەڕیشان هەبووە یاخود دەفەرمێ والذین یقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعین پەیوەندی ژنومێردایەتی و ڕوودا و منداڵ هاتوۆتە دنیا یا ئادەم اسكن أنت وزوجك شتێکی تر زۆر گرنگە لێرە بیزانین جیاوازی نێوان ئیمڕەئە لەگەڵ زەوجە هەموو زەوجەیەک ئیمڕەئەیە بەس هەموو ئیمڕەئەیەک زەوجە نییە باش چونکە ئەو ئافرەتەی کە عەقدێکی دروست لە بەینیاندا نییە ناقیسەیە لە بەینیاندا یا خەلەلێکی جەستەییشی هەیە جاری وایە واتە ئەم زەوجە دەبێتە ئیمڕەئە یان هاوفکری یەکتر نین
استخوای پەروەردگار کە باسی خێزانەکانی نوح دەکات لەگەڵ لوط عليهما السلام دەفەرمێ ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط بۆ لەبەر ئەوەی لەسەر فکری وان نەبوون لەسەر دینی وان نەبوون عقیدانێک بەڵام جیاواز کە باسی خێزانەکانی پێغەمبەر دەکات عەلەیهی سەڵات چونکە هەمویان مسڵمان بوون هەمویان هاوشێ ئەوەن دەفەرمێ وەئەزواجه ئومەهاتهم خێزانەکانی باشە خێزانەکەی زەکەریا ببوورە لە باسی ئاسێکشی مزاحم خێزانی فرعون وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون يعني أويش عكسه لقى لەبەرەوەی مێردەکەی بەسەر فکری ئەو نییە بۆیە لێرەدا ئێمە کەس جیاوازی ئەوە دەکەین بۆ منە خێزانەکەی زەکەریا سەلامی خوای گەورەی لەسەر بێت خۆ تەڵەن هاو فکری خۆیەتی بەڵام بۆ دەفەرمێ قال ربي دەفەرمێ خوای گیان لا تذرني فردا دەفەرمێ وامرأتي عاقرة وامرأتي نافەرمێ وزەوجەتی لەبەر ئەوەی ئەو کاتە نەقسێکی هەیە نقصێکی هەیە کە نقصی مناڵ نەبوو منداڵی نابێ بەڵام کاتێک کە مناڵی دەبێت دەفەرمی و ئەصلحنا له زەوجە یعنی ئەو کاتێک کە چاک دەبێت ئەو کێشەکەی نامێنێ دەبێتەوە زەوجە واتە بە پوختی مختصری زەوجە ئەو ئافرەتەیە کە هاوفکرە دەبینی داسۆز و مەحەبە هەیە عەقدێکی شەرعی هەیە بەڵام زەوج ئیمرەئە مەرج نییە ئەو عەقد و ئەو پەیوەندیە و ئەم خۆشەویستی و بەزەیە هەبێ لەوانەیە لە ڕووی دینەوە لە ڕووی فکرەوە لە ڕووی کۆمەڵێک شتەوە جیاوازیان لە یەکتر هەیە واتە ئێمە کە سەیری قورئان دەکەین زۆر ئەم بابەتە وروژێنراوە زۆر ئەم بابەتە هاتووە چووە وەلەنە ئەوانەی ناو بەهەشدا نافەرمێ ژنەکانیان بە ئیمڕا دەستنەوە فەرمێ هوم و ئەزواجهم واتە ئەوەی چۆتە ناو بەهەشتا هاوفکری خۆی بووە هم و ئەزواجهم خۆیان و هاوسەرەکانیان لە ناو ناز و نعمەتی بەهەشدا دێن و دەچن جەزاکە الله مۆستا شتێکی تر لە قورئاندا کە خوای گەورە باسی لێوە دەفەرمێ باسی ساحیبەیە خۆی هەر ساحیبەش هەر بە معنای ژن دێ بە معنای خێزان دێ وەکو چۆن ئیمڕە وەکو زەوجەت لەگەڵ ساحیبە هەرێک معنانەیە وەکو ئەگەر بیکەینە کوردی خۆمان بەڵام لە دەستەواژە و لە زمانی قورئاندا جیاوازن وەکەوەی باسمان لێوە کرد لە مردەکارە بەڵام ساحیبە کاتێکە ژن و مێردێک هەموو عیلاقەیەک لە نێوانیاندا پچڕاوە هیچ پەیوەندیەکی جەستەیان لەگەڵێکتر نەماوە هیچ عەقدێکی هاوسەرەتی لە نێوانیاندا نەماوە و هیچ پەیوەندیەکی خێزانی و سۆزداری لە نێوانیاندا نەماوە خوای گەورە بە ساحیبە ناوی بردووە یەومە یەفیڕ المەرء من ئەخیه وأمه وبنيه وصاحبته وبنيه بۆ ساحیبەیە لەبەرەوەی یەکەم جار ئەمانە ژن و مێرد نەماوە چونکە مردن بەسەریان داهاتووە بە مردن ئەو عەقد و شتانە ئەو دوو کەسانە بە جەستەیی و بە مادی و معنەوی لێک دابڕاون ژن و مێردەکان و پاشان ناڕەحەتی ڕۆژی قیامەت کە وای کردووە یەومە یەفیڕ لەبەر یەکتر هەڵدێن کەواتە هیچ عیلاقەیەک لە نێوانەدا نەما کاتێک کە عیلاقەیەکی جەستەیی و معنەوی لە نێوانی ژن و مێردانێ خوای گەورە ساحیبە بەکارهێناوە هەر بۆیە لە جوانی قورئان و ئیعجاز و معجزەیەتی قورئانەوە کە خوای تەبارەک وتەعالە لە باسی خۆیدا دەفەرمێ ئەنا یەکون له ولد ولم تكن له صاحبة چۆن ئەو منداڵەیە لە کاتێکدا هەر هیچ ساحیبەیەکی نەبوو هیچ خێزانێکی نەبوو واتە نەپێشتر هیچ شخصێک هیچ زاتێک نەبوو پەیوەندی جەستەیی هەبوو بێت وەالعیاذ بالله لەگەڵ خوا و هیچ پەیوەندیەکی معنەویش لەگەڵاندا نەبووە باسی زەوجە ئیمڕەئەتیشی هێنا دەفەرمێ باسی ساحیبە بە پوختی دەکرێ بڵین زەوج لەگەڵ زەوجەت ئەو کاتە بەکارهێنراون ئەگەر پەیوەندیەکی جەستەیی یاخود پەیوەندیەکی معنەوی ڕێکوپێکە بێت لە ناو ژن و مێردا و عەقیدانە وەکو یەک بوو بێت و ئەگەر منداڵ لە نێوانیاندا بێت ئەمە زەوج و زەوجە بەکارهێنرا بەڵام بەعل و ئیمڕەئە کاتێک کە جیاوازی عەقیدەی لە نێوانیاندا هەبێت جیاوازی دین یاخود یەکێکە منداڵی نەو بێت یاخود پەیوەندیەکە قەتعێکی تێکەوت بێ بۆ نمونە پیاوەکە نشوزی هەبێ مەسرەفات و یان چاکبوونی لەگەڵ خێزانەکەی وەک پێویست نەو بێت ئەو پەیوەندیە بە تەواتی پچڕابی یاخود بەشێکی لێ پچڕابی بۆتە بەعل یاخود ئیمڕەئە و ئەگەر پەیوەندیەکە بە یەکجاری لە ڕووی جەستەی معنەی کۆتایی پێات بێت ساحیبەیە بەڵێ مامۆستا شتێکتر هەیە پێم خۆشە لەوە کۆتایی پێبینین هەڵەیە کە تا ئێستا ئێمە دەتوانین زۆرە لە مسلمانانیان لە ئەوانەی کە تەفسیری قورئانیش دەکەن بە هەڵە لێی حاڵی بوون لە سەرەتای سوورەتی النساء يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها يعني أما بيوندي دار ببابتك إيموا يعني زور جار
لەوانەیە وا حاڵی بوو بین یان هەندێک لە مفەسیرین پێیان وایە کە حەوا لە ئادەم خەڵق بووە بەس ئێمە کە سەیری ئاەتەکە دەکەین خوای گەورە دەفەرمێ ئەی خەڵکینە پارێز بکەن لەو پەروەردگارەتان کە لە یەک نەفس خەڵقی کردن واتە لە یەک پێکاتە کە پێکاتەکە گڵ بووە وخەلق منها ئەگەر لە ئادەم خەڵق بە دەیفەرموو خەلق منه چونکە ئادەم مذەکەرە بەس لێرە نەفسەکە مؤنثە فەرمێ خەلق منها ئەی من هذا النفس واتە خێزانەکەش یان لە هەمان نەفس خەڵق بووە هاوسەرەکەی کە یەک شێوە بوون یەک فکر بوون یعنی لە یەکەوە نزیک بوون بەڵام پێکاتەکەیان یەک شێواز بووە تا ئەوەی کە دەوترێ لە کەلەکێت چەپی ئەوە بوو ئەمانە تۆزە ڕیوایەتی ئیسرائیلێ دەنا ئەسلی تەفسیرەکەم ئەمە ڕاست دەکاتەوە کە خەڵقی حەوا لە ئادەم نەبووە بەڵکو لە هەمان پێکاتە بووە کە ئادەمی لێ خەڵق بووە خی گەورە پاداش دەژدەنەوە مستای کاتەکەمە بە کۆتە هات لە ئەڵلقەیەکی تردا ئینشاءڵڵا بە خزمەتان دەگەینەوە لە باس خواسێکی تر و جیاوازێکی تر لە نێوان وشەکانی قورئان و جوانی لە جیاوازیاندا تاو کاتە بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.